مەترسی کۆرۆنا لە جیهاندا ماوە لە ناوچەکە لە وڵاتانی دەوروبەرمان تەنانەت لە عێراقدا توشببووی نوێ دوێنێشە بووە بۆیە مەترسی کۆرۆنا تەواو نەبووە بەڵام خۆشبەختانە بەرەو کۆنتترۆلێکی باش چوینە بەڵام هێشتان ماوە پێویستە بۆی کۆنتترۆلەکی یەکجارەکی ڕابگەندرێ بۆیە هیوادارین لەگەڵ ئاسانکاریەکان لەگەڵ ئەوەی کە کار و ڕێخستنەوەی نوێی ژیان و ئاسایی بوونەوە و وەکردنەوەی چەند شوێنێک و ڕخستنەوەی شێوازی نوێی هاتو چۆ جم و جۆڵەکان لەگەڵ ئەوەشدا هاوڵاتی دەبێ هەم وەکو خۆی هەم لایەنە پەیوەنددارەکانیش بەگشتی پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن بە تایبەتی دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و دەسوشتن و دانانی ماسک زۆر گرنگە پابندی بە ڕێنمایە تەندروستیەکان ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی هەموو بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان تیمەکانی تەندروستی بەردەوامی لە گەڕان بە تایبەتی لە پرۆسەی سکرینینگ پرۆسەی سکرینینگ زۆر گرنگە و ئێمە دووبارە دەستمان کردووە بە پشکنینی هەموو توژبەکانی پێشوش و پرۆسەی ڕوپێوکردن پرۆسەی کەرەنتینکردنی گەشتیاران و بەرکەوتوان ئەوانە پرۆسەنە بەردەوام تا ئێستا ومێدیش زۆرێکە ئینشاءالله جارێشتر ئەم نەخۆشیە بەو ژمارەیە سەرەنڵەدا ئەگەر هاوڵاتیان پابند بن داوای قەدەغا دوچووەکەنەوە لە حکوومەت دکتۆر سامان داوای قەدەغا دوچووەکەنەوە لە حکوومەت درێژ بکرێتەوە یەکێتی زانانی ئیسلامی لە خۆڵەکەی هەڵەبجە خۆبوونەوە داوایان کرد کە مزگەوتەکان بکرێتەوە بۆ ئەمە لەگەڵ لەژنەی باڵا وەزارەتی ئێمە پلان و استراتیژێتی وەزارەتمان پێشکەش بە حکوومەت کردووە پلان استراتیژێتی نوێش گەڵ لیژنەی باڵا لە خەتین و دەیدەینە لیژنەی باڵا ئەم بڕیاران لە لیژنەی باڵا دەردەچێت زۆر سپاس ئەمە پێشتر بوو داوامان کردو بە ڕێکاری نوێ خۆشبەختانە ڕێکاری نوێ ئەنجام درراوە جارێ ئەم وادەیە بۆ تا 23 مانگە